بێگومان کاڵای تورکی بایکۆتکردنی کاڵای تورکی لەلایەن تاکی هەرێمی کوردستانەوە کاریگەری ئەو تۆی هەیە لەسەر ئابووری تورکیا. ئەگەر ئێمە هیچیشمان پێ نەکرد لە ڕێگەکانی ترەوە ئەتوانین لە ڕێگای بایکۆتکردنی کاڵای تورکیەوە فشارێک دروستکەین بۆ حکوومەتی تورکیا بۆ ئەوەی کۆتایی بە داگیرکاریەکانی فاشیستی بێنێ. داواکارم لە بازرگانەکان بایکۆتی کاڵای تورکی بکەن و چیتر کاڵای تورکی نێنن، چونکە ئەگەر کە بازرگانەکان بایکۆتی کاڵای تورکی بکەین و ئێمەش ناتوانین لێرە بیکڕین و ئەگەر ئێمە لێرەوە بایکۆتی بکەین بایکۆتی کاڵەکانی تورکیا بکەین ئەوە ئێمە توانین لەلایەن خۆمانەوە سنوورێک دابنین بۆ ئابووری تورکیاوە بۆ داگیرکاریەکانی حکوومەتی تورکیا. ڕاستیەکەی ئەم بایکۆتە کاریگەریی بێ لەسەر دەوڵەتی تورکیا، وەک ئەوەی کە ئێمە بایکۆتی کەلوپەلەکانی ئێمە بکەین، ئەمە ئیسلمێنە کە ئێمە دژی ئەو کوشتارەی تورکیان کە لە ڕۆژئاوای کوردستانێکە ئەنجا هەم سوودێکی شێوێ بۆ وڵاتی خۆمان وایلیە کە پەنابرینە بەر بەرهەمی ناوخۆ و چیدی بەرهەمی وڵاتانی دیکە و دراوسێ بەکارنێنین. ڕاستەکەی ئێمە خاوەنی سەرمایەکی گەورەین لە وڵاتی خۆمانە، یعنی هەر پێداویستێکمان بێ ئەتوانین لە وڵاتی خۆمانە بەرهەمی بێنین کە ئەمەش ئەکەوێتە سەر ئەرکی حکوومەتە ڕاستیەکەی کە دەستی بازرگانان و سەرمایه‌داران بگرێ کارگە بکاتەوە بۆ دروستکردنی هەموو جۆرە بەرهەمێ بۆ نمونە ئەو بەرهەمانی کە لە دەرەوەیان ئێمە توانین لە کوردستان بەرهەمی بێنین و خۆمان بەکاری بێنین و ببین بە کڕیاری. نمونە بۆ نەوەکو شیرەمەنیەکان بابەتەکانە هەموو جۆرەکانمان هەیە. ئێمە خاوەنی سەرمایەکی گەورەین، وڵاتەکەمان بەپیتە خاکەکەمان بەپیتە پێویست ناکە پەنابرینە بەر وڵاتانی دیکە. باشترین شتەوەیە کە حیزبەکان یەکڕیز بن تاکولانی کەم ئەو پارچانێتی کوردستان کە لانیکەم تووشی شڵەژانێ بووە، لانیکەم باشووری کوردستان تووشی شڵەژانە نەبێ، لانیکەم لە 4 پارچەوە پارچێ بە ئارامی بێنێتەوە بتوان یەکڕیز بن. ئەمەش کاریگەریە بێ لە سەرۆی دەوڵەتانی تر کە هەڵوێستی باشوورە بینن بەو شێوازەیە، لانیکەم بەخۆیان نابستنەوە یاخود هەڵوێستێکی تریانە بێ بەرامبەر پارچەکانی چی ڕۆژ ئاوا بێ چ ڕۆژهەڵات بێت چی باکوور بێ. بۆ نمونە سوپای تورکیا ئێستاکە ئەبینی لە کوردستانە ئەمەش بێت هۆکارەکەی چی هۆکارەکەی وە کە کورد یەکڕیز نییە، ئەگەر یەکڕیز وایە کورد ناگەشت بەم ڕۆژە. ئەوانەی کە گویان لە ئێمە هەروەها لە کاناڵەکانی ڕاگەیاندن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە بەشێک لە شار و شارشەکانی هەرێمی کوردستانە چەندین کەمپین و دەستە و گروپ پێگاتون و دروست بوون بۆ پاڵپشتیکردنی بایکۆت دەستخۆشیان لە یەکەم و لێرەوە پاڵپشتیان بۆ دەرەبڕین کە بایکۆتکردنی سەرجەم بەرهەمە تورکیەکان تەنانەت ئەو بەرەوبوومانەشی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بتوانین لە شوێنێکی کەوە بە نرخێکی تا ڕادەیەک زیاتر دابینی بکەین بۆ هەرێمی کوردستان، بەڵام بایکۆتی بەرەوبوومە تورکیەکان بکەین. لەو قەناعەتەشڕام کە ئەگەر بێت و هەرێمی کوردستان کە ژمارەی دانیشتوانەکە نزیکی 6 ملیۆنە بێ، هەر جۆرە بەرەوبوومێکی لە هەر وڵاتێکەوە بێ بە نرخێکی هەرزان و بە کەمترین کات بۆی دابین ناکات، چونکە ئەمڕۆ شەڕی ئابووری و سەرمایە و ئەو بارودۆخە ئابووریەیە کە بەسەر وڵاتانە یەت. بۆیە داواکارم هەموو پێکەوە بایکۆتی سەرجەم کەلوپەلە تورکیەکان بکەین بۆ ئەوەی وڵاتی تورکیا تێبگا کە ئەگەر بێت و ئێمە چەکمان نەبێ یاخود وڵاتێکی سەر بەخۆمان نەبێ ئەتوانین لە ڕێ ئاسوودەکردنی ویژدانی خۆمانەوە هەر تاکێک ویژدانی خۆی ئاسوودە بکا کە لە بازاڕا کاڵای تورکی بێبەها و بێبایەخ بکرێ بەم جۆرە بەڵکو کەمێک بەڵێستەکانە بچێتەوە و ئەوە لە بازرگانەکانەکەین ئەم هەنگاوە بنێن کۆمەڵێک هەڵوێستی مێژووی و نەتەوەیی و ویژدانی بۆ خۆیان تۆمار بکەن. بوونی هەر هێزێکی بیانی لەناو هەر هەرێمێک یاخود هەر وڵاتێکی دیکەیە دیاردەیەکی نامۆیە، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەک ئاسانگاریان بۆ ئەگرێ ئایا بە هەر هۆکارێک هەیە جێی قبوڵ نییە و پێویستە ئەم سەربازگانە بچنەوە ناو سنووری وڵاتی خۆیان. بەڕاستی کورد ئەگەر سەیری ڕابردووی خۆی بکە پێویستە لە هەموو هەڵوێستەکانە کۆدەنگ و یەکدەنگ بێ. ئیتر کاتیەوە هاتووە کە سەرجەم ناوکۆکیەکان بەلا بخەین، یعنی هەر کاتێکم قسەیە بکەین هەم تازەیە هەم کۆنیشە هەم زووە هەم درەنگەکەوە هەنگاو بنین بەرەو یەک ڕیزی و یەک گوتاری بەرەو یەک کوردستانی بوون بۆ ئەوەی کەوە ئیتر بەرامبەریش بتوانێت گوێ لێ بگرێ وەرەوە بە هەڵوێستەکانە بچێتەوە و بەدڵنیاییەوە زۆر زوو ئەگەینە ئامانجەکانمان وەروەها لە ڕووی نێودەوڵەتیشەوە پێگەیەکی زیاتر بە خۆمان دروستەکەین.